لە مۆزەخانەی ئەحمەد جابر لە کوێیت نوێترین تەکنیکەکانی تەکنۆلۆژیا بۆ ڕوونکردنەوەی بابەتەکانی نەوت و گاز خراونەتە ڕوو. تێیدا چۆنیەتی دروستبوونی کێڵگە و بەربوومەکانی نەوت و هەموو ئەو شتانەی لەبارەی نەوتەوە هەن چ لە کوێیت و چ لە زۆربەی جیهانیشدا نمایش کراون. مۆزەخانەی ئەحمەد جابر لە ساڵی 2016دا تەواو کراوە لەسەر ڕووبەری 6,000 مەتری چوارگۆشە لە شاری ئەحمەدی و لەلایەن کۆمپانیای نەوتی کۆیتەوە دروست کراوە. 4 ساڵی خایاندووە تا مۆزەخانەکە تەواو بێت و بەڕووی سەردانی کارانیدا بکرێتەوە. تێچووی مۆزەخانەکەش 61 ملیۆن دۆلار بووە، بە یەکێک لە پرۆژە مەزنە ئابووری و ڕۆشنبووریەکانی کوێیت دادەنرێت. هۆکاری ناونانی مۆزەخانەکە بۆ میری دەیەمی کوێیت ئەحمەد جابر سەباح دەگەڕێتەوە کە لە نێوان ساڵانی 1921 بۆ 1950 ڕۆڵی گەورەی بینی لە دروستبوونی دەوڵەتی کوێیتی هاوچەرخدا و هەر لە سەردەمی ئەویشدا نەوت لە کوێیتا دۆزرایەوە و هەناردەی دەرەوە کرا. گەشتێک بەناو مۆزەخانەکەدا نزیکەی کاتژمێر و نیوێک دەخایەنێت لەلایەن چەندین لیدەری شارەزا بە نەوت، زانیاری لەبارەی نەوت و مێژوەکەی و ڕۆڵی لە پێشکەوتنی وڵات و دەستکەوتن و داڕشتنی سیاسەتی وزەدا بە زمانەکانی عەرەبی و ئینگلیزی بۆ سەردانیکاران ڕوون دەکرێتەوە. جگەلەوەش بە شاشەیەکی گەورەی پانۆرامایی زانیاری پێشکەش بەو کەسانە دەکرێت کە سەردانی مۆزەخانەکە دەکەن و هۆڵێکی گەورەی پێشکەشکردنی سمیناری تێدایە کە بە سوودوەرگرتن لە هۆکارەکانی فێرکاری وەک ڤیدیۆ، ئینفۆگرافیک و پێشکەشکاری شارەزا، سیاسەتی نەوتی کوێیت و ئەوەی کە بە ڕۆشنبیری بواری نەوت ناو دەبرێت پێشکەشی ئامادەبووان دەکرێت. مۆزەخانەکە هەرچەندە بە تەواوەتی بە شێوازی زانستی دروستکراوە و وادێتە بەرچاو زیاتر بۆ خوێندکاران و کۆلیژەکانی تایبەت بە نەوت بێت، بەڵام جگە لە خوێندکاران هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە دەتوانن سەردانی بکەن و زانیاری و میتۆدی تایبەت بە تەمەنی هەموو سەردانی کارێک گیراوەتە بەر و تەنانەت لە هەندێک بەشدا منداڵانیش زانیاری تایبەت بە نەوت وەردەگرن. بەگشتی مۆزەخانەکە دەکرێت بە 6 بەشەوە و لە هەر بەشێک وێستگەیەک لە مێژووی نەوت دەخرێتە ڕوو لەگەڵ هەموو ئەو پێشکەوتنانی کە لەم وارەدا هاتوونەتە ئاراوە. لە بەرزترین بەشیشدا کە دەڕوانێت بەسەر شاری ئەحمەدی و دەوروبەریدا، سەردانیکاران دەتوانن بەهۆی دووربینێکی پێشکەوتووەوە هەندێک لە دامەزراوە نەوتیەکانی کوێیت ببینن. لە بەشێکی دیکەی مۆزەخانەکە لە بۆریەکی شوشەییدا بڕی ئەو نەوتەی لە ماوەی یەک چرتەکەدا وڵاتی کوێیت هەناردەی دەرەوەی دەکات پیشان دەدرێت، جگەلەوەی بەردەوام بڕی نەوتی هەناردەکراو دەخرێتە ڕوو کە ڕۆژانە نزیکەی 2,200,000 بەرمیل دەبێت. لە مۆزەخانەی ئەحمەد جابر تواناکانی کوێیت و وڵاتانی دیکە لە بەرهەمهێنانی کەرەستەی جیاواز لە نەوت نەمایش دەکرێن و وەک کەرەستەی جوانکاری و بۆن و پەینی کیمیاوی و سوتەمەنی فڕۆکە و ئۆتۆمبیل و تەنانەت پێڵاوی وەرزشی و دەیان کەرەستەی دیکەش. بەشێکی تری مۆزەخانەکە لە کۆی 6 بەشە گشتیەکە بریتیە لە چۆنیەتی ئامادەکاریەکانی وڵاتی کوێیت بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئاگرکەوتنەوەیەک و ڕێزلێنان لەو کەسانەی کە لە ساڵی 1991دا دوای داگیرکردنی وڵاتە لەلایەن عێراقەوە ئاگری 700 بیرە نەوتی کوێیتیان کۆنتڕۆڵ کرد. چەندین بەشی تری وەک هۆڵی پێشوازی لە شاندەکان هەن بە ڕەچاوکردنی چۆنیەتی هاتوچۆی کەسانی خاوەن پێداویستی تایبەت. یەکێک لە ئامانجەکانی حکوومەتی کوێیت لە دروستکردنی ئەم مۆزەخانەیە وێڕای خستنە ڕووی زانست و تەکنۆلۆژیای تایبەت بە نەوت، ڕاکێشانی سەرنجی گەشتیاریانی بیانیە تا لەم ڕێگەیەوە سوودی ئابووری دەست بکەوێت و بڵاوبوونەوەی کللتوری کوێیتیش پەرە پێ بدات.